هەر لەگەڵ هەڵهاتنی نەرمەتیشکی زێڕینی بەرەبەیان ئەم پێدەشتە بەرفراوانە ئاشقانە لە بۆسەدایە و بە تیلەی چاو ڕوو لە شوێنگەی هەڵاتنی تۆپی زێڕینی خۆر خەندە دەکا. خۆریش خۆرسکانە و بەخشندانە وەک دەیان ساڵ ئەزمموی غەریبی و دوور لە عاشق تیشکی خۆی پەخش دەکا و ملوانکەی زێڕینی خۆی لە سینەی خاک و گردنی درەختی ئەم ناوچەیە دەئاڵێنێ. کاتێکیش خۆر قوچەکی کەوتە سەر جەستەی ئەم جوگرافیایە خاچی ئێرە ئامێزی واڵاتر دەکا و بە تیشک و تین و تاوی گەرمی ئەو خۆی بارگاوی دەکا. کاتێکیش خۆری زەردەپەڕ لە دەمکەلی پیرەشاخی خۆڕاگری گەورەدێ خۆینوان ئیدی داروبەردی ئەم نیشتیمانە دوو دڵ و نیگەران ڕوو لە ئاسۆ گەرەکیانە بچنە سەر کەلی شاخ و تۆپی زێڕینی خۆر داگرن یا خۆت ڕاگرن نەبادا خۆر تەرا بێ و مەیلی گەڕانەوە و سەردانەوەی ئەم نیشتیمانە لە دەستدا. دەیان ساڵە ئەم داربەڕوانە لەسەر سینەی ئەم خاکە داکوتراون و ڕەگ و ڕیشەیان بەنێو چین بەچینی ئەم خاکەدا ڕۆچووە. لە وەرزی وشک و گەرمادا لە ڕێهێڵەی تەرزە و بەفر و باراندا ئەم پیرە درەختانە ماندوو نابن. دەست بەرداری پەیمانی هاوڕێتی و دۆستایەتی دێرینی ئەم خاکە نابن. پێدەشت و بناری ئەم دەڤەرەش بە پاڵپشتی زنجیرە شاخی درێژبووەی پیرەمەگرون شەڕی مانەوەی ئەبەدی دەکا. هەزاران ساڵە سایە و سێبەری پەخشبووی پیرەمەگرون ساباتی ڕاستەقینەی ناوچەکەیە و ورە و خۆڕاگری و چەسپاویشی بۆتە پارێزەر و بربەستی ناوچەکە لە شاڵاوی زوڵم و زۆری مێژوو. لقري مخموري بزمي دودي بيماني دل بميلي خوي دميكا سەردەمانێک چەمی ڕەزان و بناری شاخی گەورەدێ شوێن و پێگەی شۆڕش و پێشمەرگە بووە. شۆڕژگێر و جا لەسەر دەستەکانی دوێنێ بست بە بستی ئەم ناوچەیان تەی کردووە و نەیان نێشتۆ هیچ دوژمنێک زەفەری پێ ببات. ئێرە پێی دەڵێن دۆڵی سوورداش. ئێرەش بەری خۆر ئاوای ئەو دۆڵەیە و چەندین دەی جوانی لە خۆگرتووە. لە چەمی ڕەزانەوە تاک و هەرسێ تەڕەمارەکان بە دۆڵی سوورداش ناسراوە. کارێکێک لەو دیانە بە پێی پێگەی خۆی لاپەڕێکی پڕ سەروەری لە مێژووی کووردا بۆ خۆی نووسیوەتەوە. بە ڕێگایەکی خۆڵ و کەمێک ناڕەحەتدا ئەچمە دێی شیلەخان. ئەو دێی کە خاوەنی سروشت و مێژوێکی جوانە چی لە ڕابردوو چی لە ئێستادا. ئێرە پێگەیەکی گرنگیە بووە لە زۆر ڕۆوە کە دواتر لە زاری دێنشینانەوە گوێبیستی دەبین. شیرین 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 جان شیرین لنی باقی دم
تەنیا گوڵی ئەوینە لە نێو باغی دڵەمدا تەنیا گوڵی ئەوینە. ئەم کورتانە لەکوێ دروستەکەن؟ لە سلێمانی. هیچ شێ نادای چێ دروستەکەن؟ لە حەزی وشکەکەی کردن. ئەیکڕن؟ بەڵێ. کەس هەیە دروستیکان تایبەت بێن سەر جیاوازی؟ بەڵێ هەر لە سلێمانی. کەس نایە بۆ لە دروستکە بکەن؟ ناوەڵێ. بۆ؟ کەس نییە. کەسا بۆ کوێچیەوە؟ چی بەلای گیانشت. نۆرەگایەکی؟ بەڵێ. نۆرەگای یا نۆرێ؟ نۆرەیە. بەڵێ. زۆر وڵاخانەمی ئەوە بوون؟ نەوەڵی 5-6 ماڵ. ئەچی بۆ لای ئەوانە؟ بەڵێ. کۆمەڵەکە ڕۆی؟ بەڵێ. تاکەی لەوێ بوو؟ تا ئێوارە. هەر خۆم نیم. ئەی نانووشت؟ ئەو کوڕی بداشمەر بێت. ئەی نانووشت؟ بۆ دێنن. بۆ دێنن؟ بەڵێ. لەو بندار و شتامێنیتەوە؟ ئەچم بەر و لای چەوە. بۆ چەمەکە؟ بەڵێ. خۆشە فێنکەوانە؟ ئارەوەڵە. خۆی نیوەڕێتر ئەچی بۆ بن سێبەر و شت وانە؟ خۆشمان استراحەتی لێکەین و دوای دین و بەسەریا ئەخەوی دیان ناخەوی؟ ناخەین. باشە تۆ ڕوێ کرێنە کۆمەڵە گەنج لە ناو شارەکان هەمیشە مۆبایل بەدەستیانەوە لە کافتریاوان بەڵام ئێوەی خەڵکی دێ ماندووترین توێژن ماندووترین گەنجن کە ئەڵێ چیت هەیە بۆ ئەوان تۆ یەک بەم گەرمایە ئەڕۆی تا ئەوارە لە دەرەوەبی لەبەر خۆر ئەگەر لە بندارێکا بۆت کرێن نی سعاتێک بخەوی یان نەخەوی وایە ئەخەوی خەوتنەکە چییە بە پێی جار ئێساگەم مەخسەر شوێنەکە بەکەڵ نی ساعتی دەچێت سیاسەتی ڕاگواستنی دێکان لەلایەن بەعسەوە کاریگەری تەواوی هەبووە لەسەر ئەوەی تا ئێساش دێکان نێنەوە سەر پێی خۆیان وەک جاران ئاوەدان نەبنەوە لە دوای ڕاپەڕینیش سیاسەتی خراپی حکومڕانی کورد هۆکارێکی دیکە بوو کە دێکانی کوردستان ئاوەدان نەبنەوە خۆ ئەگەر حکوومەتی هەرێم سیاسەتێکی حەکیمانەی هەبوایە و گرنگی بەکەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری بدایە ئەوە ئێستا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی جیاوازتر گەشەی دەکرد نەک وەک ئێستا بەرەو داڕمان بڕوات دوو گەنجی شیرینی دێ بە ڕووخۆشیێکی زۆرەوە بەرەو ڕووم هاتن ئەوان خوێنکارن و لە سایە و سێبەری ئەو دارەدا هەندێک قسەمان کرد ماڵی کێوە؟ وەڵا ماڵی ئەنجومەنی گوندەکەی وەڵا ڕۆشت شوان بووەڵا بە هەمووی چوون ناو ئۆردوگاوە مەسەن پیرەمەگوڵین و باجا بە سنووری خۆمان با بڵێن بازیانە مەسن کابرا ئەبێت چاوی لەو باە معاشێکی هەبێ یا نەبێت یا دانیشت بوو لە بەنا دیوارێکە ئێستا هاتوتە دێ مەسەن خانوێش هەتۆ بە باوکە بڵێ لە باوکە لە شتاوەش تۆشتانەوە نەوەتا وەسە چۆن بووە وایە بەڵام ئێستا هاتوۆتەوە دێ لە نەوە تویە هاتوو لێرە نەوە تو دوو چەند ئەبێ وەزە خراپە خانێکی هەچ شوێنێ بەدڵ ئێستا خانێکی مەسەلایی خۆشی تەرتیب نەزم ینی لادێ یەکێکە لە ینی شتە هەرست هەرێکەکانی وڵات کە وڵات داوادانەکات ئێوەش گەنجی کاکە هەم هەوڵی خوێندن هەم هەوڵی زیاتری ئاوادانکردنەوەی دێبنەوە شتێکی باش وڵایتر ئیشەڵا هەوڵەدەین قەزا لەمە بەشتان ساغ هێواش شێواش دەگەمە ئاوایی لە ناودێ بەردێکی زۆر جوان سەرنجی ڕاکێشام کە وەک خۆیان دەڵێن لە ژێر زەویدا بووە ئەگەرچی کوردستان پڕە لە شاکار و کاری ناوازەی خوداوەند ئەم بەردەژ یەکێکە لە شاکارە جوانەکان بە تایبەت کە چەند ڕەنگێکی هەیە هەر ئەوەندەی ئێمە بەلامانەوە جوان بوو ئیتر خاوەن ماڵیش لای خۆشەویستتر بوو شیرن 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 جان شیرن 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 جان شیرن لنی و باقی دلندا تنیا گلی لنی و باقی
دێبەدێ لە شیلەخانم لە بنارێکم کە کۆمەڵێک یادگاری و یادەوەری خۆشمی لێ ئەم بنارە لێرە لەگەڵ کۆمەڵە خەڵکی جوانی دێ گفتوگۆ و قسە و باسێکەکەم هەم لەسەر مێژوو هەم لەسەر ناوچەکە چکە ئەم ناوچەیە ناوچێشی ستاتیژی گرنگە بەنسبەت ئەم دۆڵار هەموویەوە چکە دۆڵی سووداش کۆمەڵە دێی گرنگی لێە شیلەخان دێکە تا ڕادێک نمونەیەکە لە نمونە جوانەکانی مێژووی کوردەواری من ئەمڕۆ بەسەر ئەم ئەسپە گەورەوە ئەمەوێت پەیامێکی ئاوەدانی بە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بگێنم کە گرنگترین شدەوەیە وەک لە کارنامەی خۆیاندا باسییان کردووە ئاوەدانکردنەوەی دێکانی کوردستانە بە ئومێدیەوەی کە ئەو کارنامەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە شیلەخان و هەموو دێکانی کوردستان بە شێوەیەک ئاوەدان بێتەوە کەسمان تااقەتی شارمانە بێ هەمومان بەرەو دێکان کۆچ بکەین نەک بە پێچەوانەوە لە دێکانەوە بۆ شار کۆچ بکەین. شیلەخان کەوتوتە بەری خۆر ئاوای دۆڵی سوورداش و سەر بە ناحەی پیرەمەگرون و قەزایی دوکانی پارێزگای سلێمانیە لە باکوورەوە هاو سنوورە لەگەڵ دێی کە لە باشی قادربەگ و لە باشوور لەگەڵ دێی گولیجە و لە ڕۆژشەڵاتیشی سووسێکۆن و لە ڕۆژ ئاواشی دێی شۆڕناخە ئەم دەیە لە پێش تاوانی ئەنفال بە شێوەیەکی بەرچاو قەرەباڵغ بووە لە ئێستاشدا نزیکەی 30 ماڵێکی تێدایە و دانیشتوانەکەی سەرقاڵی کشت و کاڵە و ئاژەڵدارین. وكغزي خوشويستي من خوشويستي اوام وەک بروسکەیە خۆشەویستی من وەک بروسکەیە جوانی هەر ئێرە نێتەوە لە ناو دێم و دوو مامۆستای خۆشەویست ساتنەلام مامۆستا عەلی خەڵکی دێ و مامۆستا هیواش زیاتر لە 15 ساڵە لە دێکەدا نیشتەجێیە هەردووچیان چەندین باس و خواسیان هێنایە پێشەوە لەگەڵیان باسی ئەو گرفتانە دەکەم کە لە کەرتەکەی ئەواندا واتە کەرتی پەروەردایە ئەگەر چی گرفتی ئەمان جگە لە پەروەردە خراپی ڕێگاوبانی دێکەشە با بەیەکەوە هەندێک قسە و باز لەگەڵ ئەم دوو مامۆستایە بکەین بزانین دەگەینە چی ئەنجامێک. شيرين 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 جاني شيرين 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 جاني شيرين لاني وباغي دمام دام تنيا قولي يبينا لاني وباغي دمام دام تنيا قولي زیادوان نزیکی 6 لەبەمان هەیە دوو دێکەوەیە بۆ سەر شیلەخانی بۆ شیلەخان و 3 دێ لە قوتابخانەکەیە لە شۆڕناکەوە هەردوو ئەوە قوتابخانەیان نییە کە لە باشەوە قوتابخانەکان تێک چووە ئەوانی هاتووەکەن لێرە ئەخوێنن لێرە عادەتەن ئەم بناری دێ ئەوەی کە من شارەزام سەرقاڵی ئاژەڵداری و زراعەت و تۆ زێن ینی تا چەند مەسەلەن
ئەو هەلایان بۆ مناڵەکانیان ڕەخسانە بخوێنن کێشیان نەبێت وڵی تا حەدێ باشە باش باشە لەخوا بزێ ئەی خێر مەڕی خوێنانی باشە حاڵتێکی باشە و دوایەوە لە ڕووی پشتتوگالیشەوە لە ڕووی گاژەداریشەوە ئەنی هەمویان مەژغوڵی ئەوە هەمویان لەسەر ئەوانەیە باش هەردووکتان دەمێکە لێرە 15 ساڵە جنابی شەر خەڵکی لەنەوە چوارەوە لێرن باش لە کێ و مامۆسای لێرە من لە 2023 مامۆستا لە 2000 تەمە لە 2023 جیلێکتان پێگەیانەوە وانە تا چەند مەسا ئەو تەلەبانەی کە لێرە لە بەردەستیەوە پێگەیشتون چون زانکۆ زانکۆنان ینی شتیوان هەبوو زۆر تەخڕۆژمانەیە لە زانکۆ هەمانە پێگەیشتووە دکتۆربانە ئێستا لە بەردەستیەوە باڵێ ئەوەی کە باڵێ هەمانە واتە لە مەکتەبەکەشی لە خانە چەندین کەسی باش پێگەی ئەمە تا چەند جێگای دڵخۆشی بۆ ئێوەکو مامۆستا و خەڵکی دێن و ئەتانەوە خزمەتکەن خۆشحاڵی و لە خزمەتی باش بەردەوام نیشاڵاوە نیە چی پێداویستی پەروەردە لێرە چۆنە بۆ ئێوە مەسەن چی زەڕورە بۆتان بکرێت ینی چی ئەوەی کە وەکو پێویست مەسەن پەروەردە بەدەنگتانە ناتێ زەڕورە بەدەنگتانەوەی بۆ ساڵی داهاتوو وڵای ئەوەی سەرەکی بێت یەکەمین شێت ڕێگاوبانمان نیە داری خۆتان شاد حاڵی ڕێاکە ڕێگامان بەڕاستی وێران بووە لە نەوەتەکانەوە کراوە بە یەک جار تامی کراوەتەوە لەوەتەوە ڕێگایە هەیە ئەویشی ئێستا بەڕاستی تێکسوێتەوە ئەو پیش ئەوە بەڕاستی هەر پردەکەش پێما خەریکەشمان خەریکە ئەوی هەر بۆی لافاوە خەریکە هەرەزێنێ پەروەردەی بڵین بیناکەمان چونکە کەم و کوڕیتە و دەورە داچ بەس لیژنە هاتوانی لیژنە بەردەوام دێ ئەخ لیژنێت بۆ ئەوەی چ بۆتان چاکایە هەر لیژنێت ساڵ هات لیژنەها لە مانگی 6 هات ملێرە بوو تەلەفۆنیان بوتیان دێن باش هات شتەکانیان نووسی کەم و کوڕەکان ئینشەڵا بە نینیۆن تاعمیل شتیکەنەوە تا پۆلی نۆتان هەیە هەر لە شێلونی دەرگاوە هەتا هەمووی نووسیتە تا پۆلی نۆتان هەیە نۆتانێ تا 50 شتێک تەلەبەتانێ تەلەبەی ئەمساڵ کەڕۆی ئەمساڵ کەڕۆی ئەمساڵ زیاترەکەوە نیە طبی ئەرەوڵا پێ تەلەبەی نۆمان ئەڕوا بەڵام لەوانە دەی پۆلی یەک بێتەوە شوێنی زۆرانی دەوا بەتەنی ئەم سێدەیە ئەم سێدێ لەوانە دا زیاتر بێتەوە شوێنی زۆر باش لێرە مەسەرەن خەڵکی شاوکارتان لەگەڵا خەڵک باشە باشە مناڵیشان باش مناڵیش باش بەتایبەتی شیلەخان گرنگی زۆری پێدرێت گرنگی پێ خۆیان مەسەن لە ڕووی خوێندن و خوێندەواریوانەوە خۆیان چۆن لە خەڵکەکە بەدیش خەڵکەکە خۆی بڵین کەسوکاران ئەکسەریەتیان خوێنەوەریان کەسوکاران لە جیلی کۆنە بەڵام گرنگی بە مناڵی خۆیانێ ئەستا تا ئێستا ئامادەن سیاریان بۆ بگرن بۆ بەدەست بۆیش 12 تاوگرنگ نەزانێت سامە تەلەوەمان هێن نەخۆشخانەی هیوە دکتۆرە بەردەستیەوە پێگەیەوە بەس خۆبەخشیشە تا ئێستا خۆبەخش عادی نازانم مەگەر لەم موداشتێکی بۆ حسابکە خۆبەخش ناوی ڕەهێڵە زیرەترین تەلەوی مەکتەبەکەمان ئەمە خۆشەوەی شانازی پێوەگەن ئێمە زۆر زۆریش من خۆم ئیشم پێی هەبووە نەخۆشم لەوتم نەخۆشێکم لەوێ هاوکاری بڕیوە لە هەشوێنە کاشم بڵێ ئەمە خۆی گەورەترین خۆشیە خۆی ئێوە مامۆستا جێگای شانازی بەتەشید لە هەر تەلەبەی شۆڕ ناکەم ئەو خۆ لەو بناری شاخەیە چەندین تەلەبەمان هەیە خانی شاندی بەکەلێ بەس دامەزراندن نەما هەمانە شۆڕاخلەو بن شاخەوە پێشمەگایەتی و شۆڕ شووە بڕاوکە هەموو ڕۆژە بەپێ بەفر ئالێرەوە پێ هاتوودەتە خوارە مناڵی پۆلی یەشیان ئەگە بیبینی و حکومت بیبینێ بخواواکم گریانی بووی ئەستا بە کەلەر چێ بەزانە مەزراوە دەیان تەلەبیانێ لە نوێترین قسەی سەرۆک وەزیرانی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بڕگەکانی کە بۆ کابینەی حکومەت ڕایگەیاندووە یەکێک لەو کارانەی کە ئیکەن دامەزراندنی گەنجەکانە بە تایبەتی ئەوانن کە دەرچووی زانکۆ و پەیمانگەکانن لێرە لە شیلەخان کۆمەڵک خوێنکار و قوتابی ئازا پێگەشتون وەگە مامۆستا فەرمی لە شۆڕاخەوە لە بن ئەو شاخەوە بە پێ هاتەوە بۆ ئێرە بەفریش تا ئەژنۆی بووە ئێستا بەکارەرسی هەیە و تاعین نەبووە هیوادارین ئەم بەرنامەیە ببێتە هۆکاری ئەوەی کە وەزیرە نوێەکانی کابینەی نۆی حکومەتی هەرێمی کوردستان بیبین و هەوڵ بن ئەم گەنجانەی کە تا کەمێک ناومێدیان پێوە دیارە بۆی کە خوێندنیان تەواو کرد دوای چەندین ساڵ دا نەمەزراون دا بمەزرێنێن فەقێ وشیار شیلەخانی ئەو پیاوەی زیاتر لە 40 ساڵە پێشمەرگایەتی لەگەڵ خۆی کردوێتە هاوڕێ و ناوی ئەو لە دۆڵی سوورداش لای هیچ کەس نامۆ نییە
فەقێ وشیار بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی بوو لە تیپی 23 سووداشی ئەو کات. هەر ئاریشەیەک لە دێکانی سنووری تیپەکەیاندا ڕووی بدایە ڕاستەوخۆ دەگەیشتە سەری و چارەسەریان دەکرد. وەک خۆی دەڵێ ئەوان حاکمێکی بێبڕوانامە بوون، بەڵام بەپێی توانای خۆیان نێوەنگیری و دادگەریان لە نێوان خەڵکیدا دەکرد و کێشەکانیان چارەسەرە کرد. بەندە و ئەو زەمنێکی زۆر لە هەشتاکانی سەدەی ڕابردوو هاوڕێ بووین. ئێستا لە دوای نزیکەی 38 ساڵێک بە یەک گەیشتینەوە. بێژە دەی بێژە ئەوە چ دواشە کردووە. دوای ئەوەی بەسەر پێوە هەندێک قسە و باسمان کرد بە کۆمەڵ بەرەو ماڵی باوکی فەقێ وشیار بەڕێکەوتین کە لەوێ بەشێک لە خەڵکی دێ چاوەڕوانمان بوون. سەرەتا کاک سوبحانی برای فەقێ وشیار پێشوازی لێکردین. ئیتر بۆ بن کەپر و سابەتەکەی پەروین خانچوین. لەوێش کۆمەڵێک لە ژنان و پیاوانی دێ دانیشت بوون. سەرگوڵ خۆی ڕازاندبەوە و سەر و کڵاوێکی جوانی لەسەر نابوو. ئەم کچە کچی خوا لێ خۆش بوو کاک ڕەوفە کە پێشتر لە بەرنامەی خەڵک و حکوومەتی کەناڵی کێنێن قسەی بۆ کردوین و ماوەی چەند ساڵێکە وەفاتی کردووە. لەوێش هەندێک قسە و باسکرا لە ماوەی چەند خولەکێکدا چەندین باسی گرنگ هاتە پێشەوە. لە هەمویان گرنگتر داواکاری ئەوان ئەوە بوو لە بەندە کە لە بەرنمەکەدا بە گرنگیەوە باز لە خراپی ڕێگاکەیان و کەمی خزمەتگوزاری دێبکەین. هەر لەوێ کاکتاری قۆنراوێکی بۆ خوێندینەوە کە تایبەت بوو بە کۆچی هیوا حەسەن کە کوڕی پورە نەجیبەیە. ئەو وەکو وەفایەک بۆ خوالێ خۆش بوو بنەماڵەکەی ئەم هۆنراوەی نووسیوە. تاریق هۆنراوە و قسەی تری هەیە بەس با جارێ ئەم هۆنراوێ بخوێنێتەوە و دواتر دەچینەوە لای. ئەڵێ ئەجەر ڕۆحی بردوانەما ژینم ئەترسم باوکم دوجار نەبینم. وەک نەمام منتان کردە خۆڵەوە چاک بوو نەترسام ئابە و چۆڵەوە. هیوا مناڵ بووی خۆت ئەدود گەورم چواز و دەنگت نەما لە دەورم. هیوا وەڵامی دایکی دایەوە مۆمی تەمەنم دوو کوژایەوە. زۆر بە هەردەی سەرت نایەوە هەستە ئەم خەوت بۆ نەبڕایەوە. خەو چەند درێژ بێ شەو و ڕۆژێکە هاکە ئەم خەوت تەنگیدایە. مێژووی دێ وەک باز دەکرێت زۆر کۆنە و چەندین شوێنی ئاسەواری لێیە کە بەڵگەن بۆ دێرینی دێکە و ناوچەکە. فەقێ وشیار شارەزایە لە مێژووی دێ و چۆنێتی جێگیربوونی ناوی دێ. با بەیەکەوە گوێ هەڵخەین بۆ ئەم فەقێ و بزانین ئەم شیلەخانە لە چیەوە هاتووە و لە کەیەوە ژیان تێیدا بەردەوامە. کاک فەقێ وشیار خۆشحاڵ بم دوای چەندین ساڵ باوەڕێکی خۆم شاد بوومە لە شیلەخان. چی یادگاریەکەی ئێستا بیرتەکەوێتەوە لێرە شیلەخان؟ وڵا یادگاری ئەبێ لێرە چی بێ بەڕاستی ئەوانەی کە هەبوون بەس تۆپ و تەیارە و شەڕ و شۆڵە و ئەم جۆرە شتانێ. جارێکیان لێرە لە ماڵی ئێمە بووین پێما بێ کاک داناشمان لەگەڵا بوو دانای ئەحمەدمەرجی. ئیتر کۆپتەر هاتە سەرمان لە منتقەیە کەوتە سارەوەشانن. نیوەی ئەم دیەی هین کرد نیوەی خانەکانی ئەم دیەی پێکاو وەرحاصل زەرەری ماڵیدا بەڵام باش بوو زەرەری گیانی نەدا. ئێمەش کۆپتەرەکە پێما بێ ساڵی 1970 بوو جۆرێکی تازە بوو پیانەوت سۆپەر ئێتندار.
فەڕەنسا دابووی بە عێراق دوو کۆپتەری دابووە کۆپتەری شایی نردبوو ئەم ناوچەیە سەرودەمی نزیکبوونەوەی سەردەمی ئەنفال بوو ئەو کۆپتەرەی بە تایبەت نردبوو بۆ ئەنفالکردنی ئەم منتقانە ئیتر ئەم ناوەی باش کوتا بەڵام باش بوو لە خوا بەزیابێ زەرەری زیانی هین مادیمان بوو خەڵکە زەرری لێکەوت ماڵات دەرکەوت بەڵام زەرری ژیانی نەبوو ئەوان شیلەخان دێشی دێرینە تقریبن جێگای زیاتر لە 20 پشتی ئێمەیە مێژووی بنەماڵەی ئێمە ئەگەڕێتەوە بۆ 750 ساڵ لەمە پێش دێشی لە خانجارە پێشەشی بە من حەزەکەم لە ناوەکەیەوە پیا بڕۆم ناوەکەی سێ تعریفی هەیە لای مامەسامە لە عەبدولکەریم مدەڕیس ئەڵێ نزیکەی 900 ساڵ 1000 ساڵ لەمەوبەر کابرایەک لەبەری قەراخەوە بە ناوی شێخ عەلیخانەوە هاتۆتەوە دێوە ئاوەدانی کردوێتەوە ئەمە یەک ئیتر بەڵگەکانی چییە لە ڕاستیە من نازانم ئەو خۆی وای نووسیوە باپیرانیشمان هەروان باس کردووە هەندێکیان وتویانە لە شیرن خانەوە هاتووە هەنێکی وتویانە لە شیلان خانەوە هاتووە تعریفی ئەم ئەخیرەی ئەڵێن ئەم شیلان خانە یا ئەم شیرن خانە خوشکی حەسەن پاشا بووە ئەمە قەبرستانێکمان هەیە بە ناوی حەسەن پاشاوە ئەلە لاشای ناودێ ئێساش هەر گۆڕستانی ناودێ و خەڵک لەوێ نێژدێ ئەم گۆڕستانە حەسەن پاشایە کە لێرە بووە گوایە سەردەمێک حکمی خۆی هەبووە لێرە ئیتر سەردەمی سەفەویەکان بووە سەردەمی عوسمانیەکان بووە ئەمە معلوماتی تەواومان نییە لەسەری گەورەترین مەلاکانیش ئیبن سەلاحەکانی شارە زوورە کەنەوەی دوو برابوون یەک براکە لێرە ڕۆشتووە و دوایی بوون بە دوو برانەوەی ئەم دوو برایە 20 عالمی دینی ئەو سەردەمە بووە لە 800 ساڵ بەرەو ژوور لەم دێی ئێمە یا قوتابخانەی دینی هەبووە ئەو مەلایانە ئیبن سەلاحەکانی شارە زووری بوون چەندین عالمی گەورە لەسەر دەستی ئەوان پێگەشتووە بۆ نمونە فترەیە حاکمی بەغا بوون خەڵکیان لەوێ حاکمی بەغا بووە لە حاکمی شام بوون مفتی حەلەب بوون مفتی مووسڵ بوون بەڵام هەمویان کە بان کراون بۆ مفتێتی لەلایەن ئەنزیمە ئیسلامیەکانی ئەو سەردەمەوە بان کراونەتە مووسڵ ئەو مەلایانە ئیتر نهاتوونەتەوە ئێرە بنەماڵی ئێمە بەوەی مەلایەتیەوە لەم دێ کەم بوونەتەوە نەماون ئەژینە لەو سەردەمەوە 700 ساڵ لێرە بمانایەستا زۆر بوو دێ زۆر لە نەکسە گەورەکەی ساڵی 75 کە بەسەر کورد هات من ناڵێم ئاژبەتاڵ ناڵێم بەسەر پارتی هات چونکە پارتی بەشێک بووە لە کورد ئەو سەردەمە بەسەر میلەتی ئێمە هاتووە نەکسەکان هەمووی وابوون ئەوەی کە هاتوون بەسەر هەموو میلەت و نەتەوەی ئێمە هاتوون نەک بەسەر حیزبایەتی و حیزب وەسیلەیەکی خراپ بووە لە کوردستانە من ئەو ساسەر هەواداری ڕێخستنەکانی کۆمەڵە بووم لە کۆمیتەی ئاگر لە ساڵی 76 دەستمان کردەوە بە هەڵگیرستانەوەی شۆڕش لە کوردستانە مەسەل لە منتیقەیە هەر لە 76 بەردەوام بووی دەست بەڵێ لەم منتیقەیە ئەوانەی کە دەستیان پێکرد وەکو پێشمەرگە شەید غەریب هەڵەدینی وە باوشی و مامی و خزمەکانی لە دۆڵی سوورداش ئەم دیوی جافەتی بڵێن کە ئێرە دۆڵی سوورداشی پێڵێن و
سەر بە جافەتی نیە بڵێن سەر بە ناو شاخەکانی جافەتی نییە لە دۆڵی سوورداش من یەکەم کەس بوو لەگەڵ شەید بێتون عەسکەری کە خەڵکی دێی عەسکەر و منطقەی قەڵاسیۆکەی کە سوکاریشم لە سای منە لێرە جیران و تقریبەن ساڵ و شتێک لە سجنا بوون نەمەزانی هەر لە شوێشن تقریبەن 3-4 شەهیدمان هەیە 2 عومەر ناومان هەیە کۆستەتێکمان هەیە کوڕێکمان هەبوو ناوی کۆستەت کە سوکاریان ئێستا لێرەنی لە شەڕی تیمار شەید بوو کوڕێکی زۆر ڕێک و پێک بوو شەید ئازادی پاسۆک سکرتێری گشتی پاسۆک ئەسڵ و نەسەب خەڵکی ئێرێ و ئامۆزازای ئێمە فەخەوشار تۆ بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی بووی واتە بەشێک لە کێشەی خەڵک لە دیەکان ئەو کاتی شۆڕش ئەبێ لای ئێوە چارەسەرتانەکەێت هیچ بەسەرهاتێکی زۆر ناخۆش یا زۆر خۆش ڕوویاوە لە کاتی دادگایی کردین پێم وایە کێشەی نێوان ژنومێرشیان چارەسەرەکەوەە زۆر جار بڵێ هیچ کێشە کۆمەڵایەتەکان هەمووی هاتەوە لای ئێمە هیچ ڕووداوێکی زۆر ناخۆش بێ بۆ تۆ یا زۆر خۆش بێت وڵا لە زۆر شتا ئێمە پیاخراپیمان بۆ ماوەتەوە کە مەسلحەتی خەڵکمان کردووە یاخود تەداخلی شێشەوەبەری خەڵکمان کردووە بۆمان چارەسەر کردوون بە کاتی چونکە ئیشەکانی ئێمەوسا یاسایی نەبوون لە ڕاستیە بە پێی یاسا نەبوو چونکە نە نەخشە و نەخەریتەوە ئەو جۆرەشتانەمان لا نەبوو لەسەر مەسلەی زەوی زار و ئەمانە بە پێی عەقڵی مەنتیق بڕیارمانەدا بە شێوەیەکی کاتی کۆتەکانمان کۆتاییمان بە کێشەکان هێنا و هەندێک جاریش شتی کۆمەڵایەتی بۆ ئەوەی گەورە نەبێ تقریبەن ئەمان سەپان بەسەر خەڵکەکەیە بۆی شێشەکان لێ گەورە نەبێ اینجا هەندێک نوکتە هەیە شانی باز لێ لەسەر نە باز ناکرێت هەرکات دەچینە دێک بە ئاواتەوەین کە ئەودەیە گرفتی خزمەت گوزاریان نەبێ بەڵام پێمان وایە ئەو ئاواتەی ئێمە بۆ چەند دەیەکی تر دێتە دی چونکەوا بۆ 3 دەیە دەچێت حکومەتی هەرێم کە لەسەر قوربانی و خەباتی دێنشینان دروست بووە هیچی بۆ نەکردوون وە خۆیان دەڵێن کەم و کوڕی گەورە لە شیلەخاندا هەیە و ڕێگاوبان و چەندین خزمەت گوزاری دیکە پێویستە با گوێ بۆ ئەو داخوازیانە بگرین. سەرەتا بەخێر بێن زۆر بەخێر بن ئێمە وەکو ئەم دێە تەباوی ڕەوایەکی زۆر باشمان هەیە لە هەموو کێشە کۆمەڵایەتیەکان بۆ نە کۆمەڵایەتەکان هاوکاری یەکتریمان هەیە ڕێزمان هەیە لە ناویەکە زۆر باشین دیەکەشمان بۆ خۆشی خۆشە موقعێکی خۆشە لەگەڵ هاوسێدیەکانیشا زۆر باشین کێشەمان زۆر کەمە سنووری دیەکەشمان سنوورێکی جوانە خۆشە دارستانە ئاویشمان هەیە بەڵام وەکو شێوەیەکی گشتی منەمەوێ لە ڕێگەی بەرنامە جوانەکەی ئێوە داوایەک لە حکومەتی نوێی هەرێمی کوردستانیش بکەم ئەگەر وەزیری ئێوەشی تایبەت ئەگەر تایبەتمەندێ بە کاروبارە ئاوەدانیەکان ئەوە باشتریش پێم خۆشە ئاوڕێکی زۆر جدی لە دێهاتەکانی کوردستان بدرێتەوە بە شێوەیەکی گشتی ئەمدی ئێمەش با تایبەتمەندیش تایبێت چونکە هەرکەس بە خۆی داواکە لە ڕاستیە ئەگەر دێهاتەکانی کوردستان ئاوەدانی زیاتر بە خۆیەوە بینێ لایەنی زۆری
بەرهەمی ناوخۆی دابین بکە بۆ هەرێمی کوردستان ئەبێتە پایەکی ئابووری باش بۆ هەرێمی کوردستان بەڕاستی پێویستە بۆیە داواکارم کە لە حکوومەتی نوێی ئەم جارەیە کابینەی نوێمە ببێتە ئەولەوێتی کارەکانی حکوومەت و هاوکاری دێهاتەکان و ئاوڕێکی جدیان لەسەر بدرێتەوە بۆ خزمەت گوزاری زیاتریان پێشکەشکە ئەمدی ئێمە بەرهەمێکی باشیە بێ ئەگەر خزمەتی زیاتر بکرێ لایەنی کەم ئەتوانێ بەقەت چەند ئەوەندەی خۆی بەرهەمی ناخۆی دابین کا بۆ هەرێمی کوردستان کە ئابێتە داهاتێکی باش بەڵێ زۆرە داهاتێکی پوخت و جوانیش خۆشتریش تێچووی کەمتریش واگە تێچوشی دێچێت بۆ ناوخۆی و هەرە بێتە داهاتێکی ئابووری بە وڵاتەکەی خۆمان لە داهاتویشی نزیکە ئەو قیر تاوا بکرێشتێکی زۆر باش چونکە دوو دەیتریش ئەتوانن سوودی لێوەرگرن وەکو شتێکی تریشەیەکە بێتە سیمایەکی جوان هەم بۆ ژینگە داواکارم هەم هیچ نەبێ وەکو حەوزێکی ئاو دروست بکرێ شوێنمان هەیە کە ئەتوانرێ بۆ گلدانەوەی ئاوی زستان شوێنی گونجاو هەیە باڵێ وەکو بەنداوێکی بچووک داواکارم ئەوەش بکرێ ئەگەر لە ڕێگای ئەو وەزیرە بەڕێزەی ئێوەشەوە بێ هەر شتێکی چاکە ئەو بەنداوە لە ڕووی کشت و کاڵوانە سوودی زۆر ئەکەوێتە سەرووی ئاوەدانیەکەەوە دیەکەوە بەشی پشتەوەی دیەکەوە شوێنێکی گونجاو هەیە من زوو بیریشم دەکڕۆ بۆ خۆشم کە بە هاوکاری دیەکە بیکەم بەڵام بەهۆی کەمی مادەوە نەمانتوانی و تێچووی ئەوێ بەڕاستی بە خەڵکی دیەکە ناکرێ بەڵام حکوومەت ئەتوانێ بیکە چونکە داهات. لاجا قوربان خەریکی ماڵاتدار و ئاژەڵداری و ئەم شتانی وەنی ئەوەی کە هەمانە ئەمڕۆ بەدێ بەعام هەموو داوانە بەڵا هەمانە برین لە دایرێ ئیشەکە بەس هەمووی ئاژەڵدار نیە بەس بە زۆریش ئاژەڵداری چی ترەکەن شتەکانەوە باسکەوەی فەلاحەتی وەکو گەنم و ژۆ و مەرەزە و تەماتۆ ئەم شتاناکی چیتر ئەمانەی تاوانێ ئەم شتی لادێ خۆ هەموو شتێکی وەکو پێویست نەماوە سامڕۆ هەست بە زۆری کەیکەی بەرهەمەکەی مەسرفەکە دەست ناکەوێتەوە لەبەر ئەوەی شتەکە بازاری نییە دشتی دەرەوژ لاوەشیما بۆ دێنن لە ئێران و لە تورکیا و لە وڵاتانەوە دێ لێران هەرچی گەسا ئەم ئاژەڵەکە ئێمە هەمانە مەسرفەکەی دەرناکە لیوردی و ساڵانە لەبەرەوەی بە حازری دێ هەم بە تیارە دێت لە ڕێباخیرەوە دێت لە سووریاوە دێت لە ئێرانەوە دێت جانادان بە ئاشکا دیان بە قاچاغی هێنن ناوەڵا قەناعەتی بێزە زۆر ساڵ مەسرفەکەی دەرناکاتەوە نەخۆشی هەیە پەتای هەیە مەسرفی زۆرە خانمەکانی شیلەخان خانەدانن هەمیشە قسەی خۆیان هەبوو و دەشیان بێت پەروین یەکێکە لەو خاتونانەی دێ کە بەشێک لە ئەرکی خزمەتکردنی دێ و گەیاندنی داواکاریەکانی خسوەتە سەرشانی خۆی لەگەڵ ئەوەی نیوەڕەخوانەکەشمان لەسەر شانی ئەوە هاوکات دەیەوێت قسەی نوێ بکات و باز لە گرفتەکان بکات پەروین لەو خاتونانەیە کە هەمیشە قسەی حەقیلایە جا دەڵێن قسەی حەق ڕقە بەڵام بۆ ئێمە قسەکەی نەرمە لەوەیە بۆ بەرپرسانی هەرێم ڕق بێت خاتونی سەر و کڵاو لەسەریش قسەی هەیە ئەو گرفتی خوێندنە و داوا دەکات گرنگی بەکەرتی پەروەردە بدرێت جا هەردووشیان کەمێکیش قسەیان لەسەر ڕێکخراوەکانی
ژنانیش کرد. باشە تا ڕادەیە کچی ئێرە زۆر باشە بەڵێ وەڵای لە ڕوویەوە لە هەمووی ڕوویەکەوانێ باشترن تێکەڵ بە خەڵخە بن ئیتر هەموو شتێکیان تێکترە جیاوازترە بەڵێ کەسێ ڕێنیشاندەرتان بێەوە وەڵی ڕێنیشاندەری ینی کەسێک پێشڕۆتان بێ بۆی کە بتوانن جیاوازتر بن وەڵا هەر خوار کەس بۆ خۆی ئازادە هەر کەس بۆ خۆی ئازادە ئەوەی کە بێر کەس بۆ خۆی ئازادە و کەسیش بربەست نییە ئاستی بربەستمان یعنی لە ڕێی بربەست زۆر باشن زۆر زۆر باشن لە ڕووی خوێندن و خوێنەواریەوە وەڵای خوێندن و هەمان بوو لە یەکەمان ئەوەی من خۆم 5 ساڵ 6 ساڵە بێ وازمێنەوە ئەلێرە هەتا مدیرەکەمانە مامۆستا عەلی ناو بوو هەتا یعنی هینیشی بۆ کردینەوە بۆ لیدا چونکە ئەم شتیلەخانەی 4-5 لەسەرە تەلەبەیت دێ بۆ دێت ئەوە بە حەقەت ئستانەی تیا بووە کەچی بۆیە کردینەوە دایان خست دەبەری تۆزە کێشەیەکی کۆمەڵایەتی لە ڕووی تەلەبەیەکەوە دروست بوو کە دەرنەچوو بوو بەهۆی ئەوانێ مافی هەمومانیان سووتان مەکتەبەکە دایان خست ناوەڵان نەمانتوانی وازمانێنە ئەی هەوڵێک نەدرا بکرێتەوە شتێک بەخوا هەوڵیشمان زۆردا بەڵام نەیان بیست تۆ مەبەستێ فێربوونی ئەوانی کە گەورە بوون خوێنیا گەورەکانەمان خوێندن بەڵێ ئەم خوێندنەوە تا چەند سوودی هەبوو بۆتان وەڵا سوودی زۆر بوو هەمان بۆر هیچی نەزانی لەوە فێری زۆر یعنی خوێندەواری بوو باشە بۆ خۆی تۆ خۆت پێشتر بە مناڵی نا با خۆم خوێندومە بەڵێ لە دوایش خوێندت بەڵێ تا چەند خوێند هەتا سێ پۆلینۆ بەڵێ باش ینی لە خوێندن و خوێندەواری باشم بەڵێ باشە دێ چۆنە ناو دێ ئاوەدانی و باشە ئارەڵا قەڵە باڵغە باشە ژنانوەدانشن وێ کۆسەرکاری شت ناوە نەماوەنەوەڵا بەداخەوە باشە ئەو ئەرکە قورسانە چینکە ئێوە ئەیکەن لێرە وەڵا ئەنجا هەموو ئیشەکەکەین هەرچی ئیشەیە ئەیکەین کوجاران کۆکێشی نەباوە کورە وەڵی ئەوە نەماوە بەخوا ئەوە شەکەن زۆرمانەیە ئەوە شەکات دایرە بە مەچینەوە خەریکن تە فەرقی چییە تۆکو کچێشێم دێ پێم بڵێ پێداویستی ئێوە ئەم دێش چییە ینی چی گرنگە بۆی بکرێ ئێستان دێ بۆ ئەم دێ کوڕۆڵا خولی بۆ بکرێتەوە ئەو مەکتەبە هەر بەلامەوە زۆر گرینگە کە ئەگەر بۆی بکرێتەوە تا پۆلی 6 ئەوە زۆر گرینگە چونکە کۆمەڵێک ئەمان خوێند لە بەهۆی ئەوە هەمووی وازمان دێنە خولی چی بکرێتەوە وەڵا خولی خەیاتی بێ خولی کە بێت باش حەزی لە خولوانەیە کۆمەڵ ئێمە ڕێکخراوی ژنانمانەیە با بکەم بە گژۆوانە ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی هیچ ڕێکخراوی ژنان و ئافرەتان کە لەرێمی کوزانە سەردانی ئێران کردووە کەم دەمێکە نەهاتونەوەڵە جارێک هاتن بەڵام هیچ هینیان نەکرد ینی هەوای دوشتیشیاندا بەڵام هیچ ئەم هینێک نەبوونەوەڵە تۆ ئەو ڕێکخانە بە زەرور ڕزانیا زەرور نین لە کوردستان وەڵی زەرورە بۆچی هەموو کەس مافی خۆیەتی کە فێری هەموو شتێک بێت نانا ڕێکخراوەکانڵم ڕێکخراوە ژنانەکان زەرورن زەرورە زۆریش زەرورە ئێ وەڵی تە بڵێن دیارە خۆی شۆڕش و بناغی شۆڕش لە لادیەکانە دروست بوو یعنی ئەم هینەی کە ئەمڕۆ ئێمە بای هەم بەمەکەی خۆین شۆڕش لادێ کردی بەڵام ئێستا هەموو لادیەکانت فەرامۆش کراون بەس ئەمێت بە شارەکانە دەن بەخێر بن سەر چاو سەر هیوادارم خواست و داواکاری خەڵکی گوندەکەمان بگەێنن بە دەسەڵاتداران ئەو کەم و کورتیانی کە هەمانە بۆمان بکەنە بواری جێبەجێکردنەوە گومانم لە ئێوە نییە بەڵام گومانم لە وەرگر هەیە لە وەرگر هەیە باش حەزەکەم تۆ وەکو خاتونێشی دیار و پڕجوڵەی شیلەخان هەنێ قسە و باسم بۆکەی لەسەر شیلەخان و لەسەر بەگشتیانی لەسەر شیلەخانتر لە پێداویستی لە هەرچی هەبێکە لە شیلەخانە شانی باز بێت وەکو پێویستیمان هەیە بڵێم نیمانەوە ڕێگەوبانەکە بۆ خۆتان بینیتانە ئەمە بە شێوەیەکی ئام پردەکراوە لە ڕوخان و بردنە هەروەها پرۆژەی ئاومان هەیە پێویستی بە دووبارە پیاچوونەوە و تامیرکردنەوەیە کە بە پاک و تەندروستی بۆمان بێتە ماڵەوە ئەمە لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە ئەگەر ئێمەش هیچمان کەمترین لە خەڵکی شار کێشەی سەرەکیمان نەبوونی خوێندنگەی
چەنەڵی کاتی خۆیمان و دواناوەندی پێشتری شەڵمان بۆیاوە کاک سەردار لێوە بوو لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی دوکان بەڵێنێکی پێیان کە بیکاتەوانێ لە 3 بە 2 لە 4 بیکاتەوە ئیسە زۆربەی تەلەبەکان دابڕاون نەخوێندن پەلەبەیەکی زۆریشمان هەیە 3-4 دێشی بەسەرەوەی دی سەرەکیە خەبام لەو پرسیارە بکەم بۆ تا ئێستا چینە زۆربەی دەکان ڕاز و گلەی ئەوان داواکردنی خزمەت گوزاریە بۆ خزمەت گوزاری بۆ دەکان نەکراوە بەڵێ خزمەت گوزاری ئەرێ بۆ دەکان نەکراوە بێ لە بەڕێوەبەرانی ئەم وڵاتە بپرسی لە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بپرسی کە لەسەر ئەرک و ماندووبوون و خوێن و خەباتی خەڵکی دیەکان ئەمڕۆ لەو دەسەڵاتیان ئەگەر خۆمان قوربانیمان داوە زۆربەمان گیراوین لەسەری زۆربەمان شەهیدمان داوە ئەنفال لە هەر لە خەڵکی دیەکانە ینی بە شێوەی ئام خەڵکی گوندەکان و دیەکان با بڵێن قوربانی یەکەمن لە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کوردستانە سوتەمەنی بوون شەو نیۆڕە هەر کاتێ هێزەکانی کە دروستە بوون حیزبەکان پێشمەرگەکە هات لەسەر سفرە خوانی خەڵکی دیەکان ئەژیا بەڵام ئیستا ئیبینین خەڵکی دیەکان هەر ئەوانەی ئەو برادرانی کە لە دیەکان بوون ڕەنگە هەندێکیان لەوانە حەز ئەەکەم ئەو قسەی منی جۆ لێ بێ و بیری بێتەوە کە ئەچووی داوای کارەباو لێ ئەکرد تەنانەت کە مافێکی سەرەتایی ڕووناکەرەوەیەکە ئەیوت جا لە هەردێک نانە ڕقێکمان خوارد بێ کارەبای بۆ بەرین ینی ئەمە زۆر جێداخە کە بۆ خۆی بێگومان بە نانە ڕقی دیەکان چۆتە ئەو شوێنە هیوادارم جوۆی لێبێ بە دڵنیاییشەوە ئەیبینێ و جۆشی لێ ئەبێ وە لە خۆشی تێگات بۆ هەڵانی خۆیانە بچنەوە هەر ئەو کەسانە بوون کە لە سەر خوێن و خەبات و ڕنج و ماندووبوون و نان و سفرە خوانی ئێمە پێگەیشتون ئێمە بە خۆمان یەکێکین لەوانەی کە مزەحین زۆریش ینی بەڕاستی هەر وەکو شێوەی عام باز بکەین لێرە خەڵکی ئەنفالمان هەیە شەهیدمان هەیە بریندارمان پێشمەرگەی دێرینمان هەیە ڕێخستنی دێرینمان هەیە. شوكت مستقبلا حق في ميخانك لقري مخبوري بزمي بدي بيمانك دل بميلي خوي دمك عشقي بلاكتك تو خدا مايل بغيري خطبي قارينك شوكت مستقبلا حق في ميخانك لقري مخبوري بزمي دردي بيماني مكان هەڵەبجە خۆتۆ شەهیدی کوردستانی بریندارە برینی بە بۆنی سێوت هەتا ئاخر کاک تاریق دەستی هۆنراوە و نووسینی هەیە و پێی وتم هۆنراوەیەکی بۆ هەڵەبجە نووسیوە کەچی لە یادەکاندا دەچێتە هەڵەبجەش نایەڵن بیخوێنێتەوە بۆیە ئێمە ڕێگەمان پێدا لە دێبەدێوە پەیامە شعرەکەی ئاڕاستەی هەڵەبجەیەکان بکە. ئەم هۆنراوەیە چەند ساڵە ئەمێ لە مۆنمنتەکەی هەڵەبجە ڕاستەخۆ بیخوێنەوە بەڵام ڕێگان پێ نادەن ئەوانە یەکێ لەوانە کاگلوقمان وەکە داوام لێ کردووە لێرەوە گلەی لێکم لە جیای سپاس گلەی لێکم کە نەهێشتۆ شعرەکە ینی بگات و ئەمەش دەری کابراهی من بۆ خۆم نەنووسیەوە بە گریانیشەوە بە تەحداوەڵم بە گریانەوە ئەم شعرم نووسیە ئەو کاتێک کە نووسیومە لاپەڕەکەم نیوەی تەڕ بووە لێرەوە پێشکەشە بە گیانی پاشی ئەو 5,000 پەپولەی هەڵەبجە
هەموو ساڵیادی تاڵیت بە پەژارە ئەکەینەوە پەردەیەکی تازە لەسەر زامە کۆنەکەت هەڵەدەینەوە هەڵەبجە خۆتۆ شەهیدی و کوردستانیش بریندارە برینی بە بۆنی سێوت هەتا ئاخر بێتی مارە هەڵەبجە چاوت هەڵبڕە خۆشەهید دایم زیندووە بۆنی جەستەی بە سێوسڕت بە هەموو جیهان گەیشتووە هەڵەبجە زامێکی قوڵە بە جەستەی کوردستانەوە ئێستاش لە خەورا دەچەنین بەدەم قوڵپی گریانەوە لە 16 کە 5 ڕۆژی مابوو نەورۆز سیمای هەڵەبجیان تێکدا 3-4 فڕۆکەی پیلاتۆز 88 بوو ئەو بەروارەی ناومان هێنا کۆرپەی برسی و خەوزراوی ناو بێشکەشیان بەخەوهێنا مناڵ هەبوو سەرقاڵی یاریکردن بوون لەبەر دەرگا لەپڕ خەویان لە چاو خستن دوژمنیش بەو ڕۆژە نەگا مناڵ هەبوو چاوەڕێی باوکی بێتەوە یا دایک چاوەڕێی مناڵ لەپڕ کارەساتێ خوڵقانەما فکر و عەقڵ و خەیاڵ خەمی گەورەی عومەر خاوەر بۆ کۆرپەی ناو باوەشێتی نازانم مناڵی خۆی بویا دراوسەیە کەسێتی وەکو بیستومە باز دەکەن لە نێرینە بە تەنها هەر ئەوەی هەبوو هەرچەند خۆی بۆ کردە چەتر بەس داخکەم سوودی نەبوو ویستی ئەگەر خۆشی بمرێ جگەرگۆشەکەی بمێنێ نەیزانی دەستێشتاوان لە باوەشی دەری دێنێ زۆر پەرۆشم بۆ خێزانەی یەک پیاوی پیریان دەرچووە مەسیری ئەم چەماوێژ نازانم بەرەو کوێ چووە ئەڵێن سێو شیفایەت بۆ دەرد هەڵەبجە پێی نەخۆش کەوت سەیرە هەڵەبجە و سێویی خۆ دەستیشی بەری نەکەوت نەبا مەرگتان لە سێودا بێ هەڵەبجەوات لە سێو بێنن نەخۆش 1000 جار داوای کرد نەخەڵەتێن بۆی مەهێنن ئەگەر سێو بوو بەنان و ئاو لە هەڵەبجە باسی نەکەی وەسێت بێ بۆت عومەر خاوەر لە بەهەشتیش بۆنی نەکەی سپاس بۆم پێشکەشە بە ئەو شەهیدانی هەڵەبجە شۆڕش دروست بوو هەموو بنە و بارگەیان پێچایەوە و لە دوی شۆڕش کەوتن ئەمان بە ماڵ بە سەروەت و سامان و مناڵیشیان قوربانیاندا بۆ ئەوەی ئەو شۆڕشە سەرکەوێت ئومێدەکەش تەنها ئەوە بوو کە لە دوای سەرکەوتنی شۆڕش کورد دەوڵەتێکی هەبێ و دەوڵەتەکەش خزمەتکاری دێنیشنان بێ بەڵێ ئەمان لە سەرەتاوە لە دوی کەوتن بنە و بارگیان پێچایەوە بەڵام شۆڕش جێگیر بوو وازی لە بنە و بارگەی ئەوان هێنا بنە و بارگەی خۆی بەهێز کرد و دێنیشینانی واز دەهێنا بۆ سەلماندنی ڕاستی ئەم قسەی ئەمەش گلەیی و گازندەکانی دێنیشینانی دێشیلەخان ئەوە ئەسەلمێنێ بەڵێ دێنیشینان تا ئێستا پشتگوێ خراون لە ئێستا بە دواوە کە وەرزێکی نوێی حکومڕانی کوردیە بزانین چی دەگوزارێ شیلەخان شیرین و جوان شکۆمەن بە پاشخانێک لە مێژووی باوان هێشتا تۆماری پڕسەروەری خۆی بە هەڵوێستی مرۆڤی بوێر و چاونەترس پڕ دەکاتەوە و مێژووی سەدان ساڵی خۆی لە بەردەم ڕەشەبای غەدردا چەسپی و تر دەکات بڕیاری داوە مێژووی خۆی هاوتەریب بە مێژووی ئامادەجی کورد لەم سەرزەمینە درێژکاتەوە تا تاکە کوردێک مابێ باوەشی ئەم بۆ ئەو واڵا بێ